ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویست من بێریڤان حەمیدم خۆشحاڵم لە بەرنامەیەکی نوێی ئێواری سلمانی پێتان شاد دەبمەوە. ئەزیزان بابەتی ئەم بەرنمەیە بابەتێکی هەستیارە زۆر شت لە خۆی دەگرێت. باس لەوە دەکەم کە دوای جەنگی سارد لە ساڵی 1995 جۆزیف نای کە ئەو کات پرۆفیسۆر و جەنەڕاڵ بووە لە حکوومەتی ئەمریکا لە سەردەمی کلینتۆن باسی لە هێزێک کردووە کە هێزی نەرمە کە ئەو بە جۆرێک باسی کردووە ئەو حکوومەتانی کەوا سەربازیان هەیە چەکیان هەیە ناتوانن بە زۆرە ملێ وا لە دەوڵەتانی تر بکەن ئەو ئایدۆلۆژیا و بیر و فکرە سیاسانێک ئەوان هەیەە بتوان بیچەسبێنن بەسەریانە بەڵکو دەتوانن بە هێزی نەرم کە هێزەکە زیاتر بۆ سەرنجڕاکێشان و قەنات پێکردنی دەوڵەتی بەرامبەر بەکاردێت بتوانن ئەو ئامانجەی هەیەە بەدەستی بێنن. لەگەڵ میوانەکەم کاکداناحستام باس لە سیاسەتی هێزی نەرمەکەین لە ڕووی ڕاگەاندنەوە چۆن ڕاگەاندن ئەو سیاسەتی بەسەر ئەچەسبێت. کاکدانا بەخێر بێت خۆشحاڵم ئەمڕۆ لەگەڵمیت زۆر بەخێر بێت. ئەمەوێ سەرەتایەک باسی ئەوە بۆ بکەیت چۆن ڕاگەاندن وەکو بەشێک لە بەکارهێنانی هێزی نەرم بەکاردێت. سپاس بۆ ئێوە سپاس بۆ بەرنمەکەتان. بێگومان ئەگەر سەرەتا لەوە دەست پێ بکەین هێزی نەرم چۆن دروست بوو یاخۆکو دەستەواژەی یاخۆکو چەمکی هێزی نەرم قسەیەکی لەسەر بکەین ئەوەیە کە هێزی نەرم هەڵبەت لەگەڵ بوونی مرۆڤایەتیا بوونی هەبووە هەر لە پەیوەندی کۆمەڵایەتەکانی سەرەتای ژیانی مرۆڤایەتیەوە بە تایبەتی لە قۆناغەکانی کۆمیونیکیشنی کۆمەڵایەتی کە لە بینی تاکەکانی کۆمەڵگادا هەبووە هێزی نەرم بوونی هەبووە یعنی لەگەڵ پەرسەندنی کۆمەڵگادا هێزی نەرمیش پەرسەندنی بەخۆیەوە بینیوە بەڵام هەر قۆناغێک و هەر چۆنەڵی هەر شێوازێکی ژیان بە شێوازێک هێزی نەرم چۆنەڵی بەرجەستە کراوە. قۆناغ بە قۆناغپەرەی سند و هێزی نەرم لەگەڵ ژیانی مرۆڤایەتی داجاچ لە هەموو سێکتەرەکانی ژیان و بە تایبەتی لە بواری ڕاگەاندن و ئەعلامدا کە توانین بڵین لە دوای سەرهەڵدانی چاپخانەکان و لە دوای تەلەڤیزۆن و دەرکەوتنی تەلەڤیزۆن و رادیۆ و ڕۆژنامەکانەوە ئەمە وای کرد کە زیاتر پەرە بە بواری هێزی نەرم بدرێت و کۆمەڵگاکان گەشتە ئەو قەنەعەتی کە پێویستە بۆ داگیرکردنی کۆمەڵگەیەکی بەهێز کە کۆمەڵگەیەکی دیکە داگیر بکات پێویستی بەوەیە کە هێزێک بەکاربێت ئەو هێزە ئەگەر لە ڕابردوودا هێزێکی ڕاق بوو بێت لە ڕێگەی هێزی چەکداریەوە بوو بێ هەوڵانداوە کە ئەمە لە دوای وەکوی کە لە بیدای بەرنمەکە باست کرد وەکو لە دوای جەنگی ساردەوە ئەم قۆناغە گۆڕانکاری بەسەرا بێت لەوەی کە هێزێکی نەرم بەکاربێت بۆیە جۆزف ناین کە زانایشی ئەمریکیە ئەم چەمکەی بۆ یەکەمین جار بەکارهێنا لە کتێب لە دووتۆی کتێبێکی خۆیدا کە چەندین قۆناغ ئەو کتێبەی چۆنەڵێ دەستکاری کرد تاوەکو لە دوای ساڵی 2000ەکانەوە کتێبەکەی بڵاو بووەوە بێگومان وەکو هێزی نەرم وەکو ئەوەی کە باسەکرا سۆفت پاوەر سەرەتا وەکو هێزی ئەمریکا بوو ناساندنی هێزی ئەمریکا بوو بە جیهان واتا باڵا دەستبوونی ئەمریکا لە بالمەقابل کە ئەو کاتە دووجەمسەری هەبوو شێوازی ژیانێکی دووشەمسەری بوو ڕەخنەش لە نووسەرەکەی گیرا جۆزیف نای بۆی کە هێزی نەرمی پەیوەست کردەوە بە سیاسەتی ئەمریکاوە بێگومان ئەوەیەکە لەو ڕەخنانی کە لە جۆزف نای گیراوەی کە هێزی نەرمی تەنها بۆ ئەمریکا بەکارهێنا کە دەتوانین هێزی نەرم بۆ هەموو وڵاتێک بەکاربێن جا وڵاتە گەرزن هێز بێ یاخود وڵات هەیە بچووکەوە بۆ نمونە قەتەر ئەتوانین خاوەن هێزێکی نەرمی زۆر فراوانە بۆ نمونە هەرێمی کوردستان کە دواتر قسەی لەسەر دەکەین خاوەن هێزێکی نەرمی خۆیەتی بۆیە هێزی نەرم پێوەست نییە بە چوارچێوی وڵاتێک جا وڵاتەکە گەر بچووک بێ یاخود وڵاتێکی گەورە بێت بۆیە یەکێک لەو ڕەخنانە کە لە جۆزف نای گیرا بێگومان ئەو بووکە هێزی نەرمی بۆ سیاسەتی ئەمریکا بەکارهێنا بەڵام دوجار بیریشمان نەچێ هەر کەسێک تعبیل لە وڵاتەکەی خۆیەکە جۆزف ناینیش وەکوی کە کەسێکە بە ڕەچەڵک ئەمریکیە هێزی نەرمی وەکو سیاسەتی ئەمریکا بەکارهێنا و لە ڕووی هەموو ئەو سێکتەرانی ژیانەوە ئەتوانین بڵێن هێزی نەرمی تێدا بەرجەستەکرا. باشە کاکدانا ئەگەر وەکو سەرەتایەک باسێک لەوە بکەین ئایا هێزی نەرم هەمان ئامانجی هێزی ڕقە بێکێت پراوپڕ بەبێ کەم و کوڕی و دواتر ئەچینە سەر ڕووی ئیعلامی کە چۆن بەکارەهێنرێت بۆ ئەوەی ئایدۆلۆژیای دەوڵەتێک بەسەرێکێکی ترا بچەسبێت و کەسەکانی هەمووی بهێنە ژێر کێوی خۆیەوە لە ئەنجامی ئەو توێژینەوە یاخود لە ئەنجامی ئەو
بابەت تیۆریەی کە جۆزف ناین ئەنجامیدا بۆی تەرکەوت کە هێزی نەرم زیاتر لە هێزی ڕەخش کاریگەری هەیە بۆ نمونە ئەگەر وڵاتێک لە ڕابردوودا لە ڕووی هێزی چەکداریەوە وڵاتێکی دیکەی داگیر کردێ بێوەکۆی کە بینیمان بەریتانیا وڵاتانی ڕۆژهڵاتی ناوینی زۆربەی وڵاتانی ڕۆژهڵاتی ناوین لەژێر دەسەڵاتی بەریتانیا بوو داگیری کرده بوو بە شێوازێکی ئەوەی کە خۆی حکومداری تیا کرد بەریتانیا دواتر ئەنجامی ئەوەمان بینی لە دوای جەنگی ژیانی دۆمە بەریتانیا ڕۆڵ و کاریگەری نەما بە تایبەتی لە ڕۆژهڵاتی ناوڕاستە بۆیە جۆزف ناین لە ئەنجامی ئەو توێژنەوەی کە ئەنجامیدا بۆی دەرکەوت کە بێگومان هێزی نەرم ئەگەر زیاتر ئامانجەکەی نەپێشە کەمتر نییە بە تایبەتی لە فراوانبوونی دەوڵەتەکان هاتووە کاتێک کە ژیانی مرۆڤایەتی وەکو باسماکرد لە قۆناغە سەرەتایەکانی ژیانە پەیوەندیەکان پەیوەندێکی لاواز بووە پەیوەندێکی سادە بووە بەڵام ئێستا دەبینی ژیان بۆ شێوازە فراوانی کە ئەیبینین فراوان بووە ئەگەر هەر لێرەش وابەستەی کێنەوە بەلایەنە ئیعلامەکەوە دەبینین مارشال ماکلۆهان کە لە دوای شەستەکانی سەدەی ڕابردوودا باسیەوەکە کە جیهان خەریکا بێ بە گوندێکی بچوو واتە ئەو جیهانە فراوانەی کە پێشووتر بە فراوان و قەبەی هەبووە ئێستا خەریکا بێ بە گوندێکی بچووک لە ئێستاشتا کۆمەڵی خەڵک بیریان لەوە کردوێتەوە کە لە گوندەکەش تێپەڕوێت دەنانتە بۆ بە گەڕەشێکی مەحەلی جیهان بۆی ئەمە وای کردووە کە ئەو فراوانبوونەی لە ڕووی ئیعلامی کە جیهان هەیبوو بچووکی کردوێتەوە هێزی نەرم لەم ڕێگەیەوە بتوانێت بەرجەسە بکرێت بۆیە ڕاگەیاندن ڕۆڵێکی گرنگی هەبووە لە پیادەکردنی هێزی نەرم و جێگرەوەی ئەتوانم بڵێم هێزەکانی دیکە بە تایبەتی هێزی ڕەکە لە پێشووتردا دەوڵەتان پیادەیان کردووە بۆ داگیرکردنی وڵاتێکی دیکە بۆیە ئەمە بیری لێکراوەوە بە تایبەتی لە دوای جەنگی ساردەوە زۆربەی وڵاتان ئەیانەوێت لە ڕێگەی ئەم سیاستەوە بتوانن کە مهاژمون و سیاستی خۆیان بەسەر دەوڵەتانی دیکە بچەسبێنن بە تایبەتی ئەو وڵاتانی کە تازە پێگەیشتون و وڵاتانی ڕۆژهڵاتی ناوین و کوانی کە خۆمانەمانە جا ئەمەش بە فتراتە ینی ئەم پیادەکردنی ئەم هێزە بە فتراتە واتە فترەیەکی زەمەنیە بۆ نمونە دەبینین لە ڕووی ئەلامەکانەوە فترەیەک ئەوە بوو کە بەهاری عەرەبی لە ڕێگەی سۆشیال میدیا و لە ڕێگەی ڕاگەیانەکانەوە کە توانرا کە بەهاری عەرەبی دەسەبەر بکرێت کە کۆمەڵێک سەرکردەی وڵاتەکانیان پێگۆڕی ئەمە دوجار هەر چۆنەڵی پەرەپێدانی ئەو دەسەڵات و هەژمونە بوو کە وڵاتان هەیان بوو لە ڕۆژهڵاتی ناویدا بۆیە پیادەکردنی هێزی نەرم لە ڕۆژگاری ئەمڕۆدا کاریگەرێکی زیاتر لە هێزی ڕەک لە ڕابردوودا هەبووە. باشە من لێرەدا پرسیارێکم بۆ دروست بوو مەرجە ئەو وڵاتانی کەوا هێزی نەرم زۆر بەکارێنن ئێستا هەر بینە سەر ئامێرە ئەلکترۆنیەکان باشە مۆبایلی زیرەک هێزێکی نەرمە ئەتوانین بڵێن هێزێکی زیرەکەوە ئیلانە بێت دەوڵەتە زلهێزەکان ئەو دەوڵەتانی کە سەربازیان هەیە کە چەک و ئەسلحەیان هەیە کە ژێرخانی ئابووریان بەقەوەتە ئەوانە ئەو سیاسەتە زۆرتر بەکارێن و زۆرتر ئەو شتانە سەپۆرتیانەکە وایان لێکا کە ئەو شتانەی کە دەیانەوێت باشتر بەدەست بێن ئامانجەکانیان وی لە دەوڵەتێک کە تازە دروست بوو بێت یاخود لە ڕووی سەربازی و سیاسەتەوانێ کەمتر لە دوای ئەوانەوە بێت. خۆی بۆ ئەو پرسیارە توانین سەرەتا شیکردنەوەی بۆ هێزی نەرم خۆی بکەین ئەتوانین ئێمە هێزی نەرم لە چ ڕێگەیەکەوە بیگوازینەوە ڕێگەیەک یەکێک لە ڕێگەکانەوەی کە باسمان کرد لە ڕێگەی ڕاگەیاندن و ئەعلامەوەیە ڕێگەیەکی دیکە ئەوەیە کە تۆ بتوانانی لە ڕێگەی پەیوەندی دیبلۆماسیەکانەوە بتوانی کە هێزی نەرمی خۆت لەگەڵ وڵاتانە بکرێ لە چەندین ڕێگەی ترەوە ئەوەی کە من بزات ئەمێ قسەی لەسەر بکەم ئەوەیە کە لە ڕێگەی پەیوەندی دیبلۆماسیەکانەوە بۆیە کە تۆ کاتێک کە هێزی نەرم توانرا لە ڕێگەی پەیوەندیکی دیبلۆماسی بگوازرێتەوە ئەمە پەیوەندی بەەوە نیە کە تۆ وڵاتێکی لە ڕووی قەبارەوە بەهێز و گەورەی یاخود وڵاتێکی تازە پێگەیشتووی بۆیە ئەو گۆڕانکاریانی کە بۆ نمونە لە جیهانا ڕوویان داوە یاخود ئەو دەوڵەتانی کە تازە دروست بوونە وایان کردووە کە ئەگەرچی لە ڕووی حەجمی شۆ بچوو بن بەڵام پەیوەندیکی دیبلۆماسی باشیان لەگەڵ وڵاتانی زلهێزە هەبێت کە ئەمە وای کردووە دوجار سیاست و هەژمونی ئەو وڵاتانە ئەگەر تازە پێگەیشتش بێ بە ئەو وڵاتانە بگا کە وڵاتی بەهێزن یاخود وڵاتی زلهێزن بۆیە ئەمە لە پێشووتردا بینراوە بۆ نمونەوەکو بە نمونە باسمان کرد کە وڵاتی قەتەر کە یەکێکە لە وڵاتە بچووکەکان لە ڕووی سنووری جوگرافیەوە بەڵام توانێتی پیادێکی هێزی نەرمی زۆر باش بکە لە ڕێگەی جا ئەمە لە ڕێگەی ئەعلامەوە بوو بێ لە ڕێگەی نەوتەوە بوو بێ کە کاری لەسەرەکە یاخود لە ڕێگەی یاری تۆپی پێوە بێ کە هەمووی بە سیاست و هێزی نەرمدا دەنرێت بۆی ئەمە وای کردووە کە
قەتەر یەکێک بە لەو وڵاتانی کەس پیادێکی زۆر جوانی هێزی نەرم کا کەچی لە ڕووی سنووری جوگرافیەوە وڵاتێکی بچووکە بۆیە سنووری جوگرافیا پێوەست نییە بەوەی کە هێزی نەرم پیادە بکە یاخود ناتوانانی یاخود وڵاتێک کە تازە پێگەیشتو بێ ناتوانێت هێزی نەرم پیادە بکە بۆیە ئەوەی کە ئەتوانێت لە ڕۆژگاری ئەمڕۆدا قسەی زیاتر لەسەر بکرێت لە ڕووی پەیوەندی دیبلۆماسیەکانی نێوان دەوڵەتەکانەوە دەبینین هەرێمی کوردستان پەیوەندیکی دیبلۆماسی زۆر باشی لەگەڵ وڵاتانی زلی هێزدا هەیە بە تایبەتی تر لەگەڵ وڵاتی فەڕەنسا کە پەیوەندیکی دۆستایەتی زۆر باشەیە کە لە پێشووتردا بینیمان هەم جەنابی سەرۆکی هەرێمی کوردستان هەم جەنابی سەرۆکی حکوومەت سەردانی وڵاتی فەڕەنسا کرا و پەیوەندیکی دیبلۆماسی زۆر باشەیە لە مەخیرانی جەنابی سەرۆکی حکوومەت بینیمان سەردانی بەریتانیای کرد و لەلایەن کەسانی کاربەردەستانی ئێوە پێشوازی دەکرا بۆی ئەم پەیوەندی دیبلۆماسیانەوا دەکات کە دیوێکی باشتری پەیوەندی دیوکی باشتری هێزی نەرمی کوردستان بە جیهان بناسێن باشە ئەمە لە ڕووی دیپلۆماسیەوە ئەگەر بێت و بین ڕوونکردنەوەیەکی زیاتر بێمزین هێزی نەرم چییە بۆی بینەران جوانتر تێبگەن نمونەیەکمان بۆ بێنەرەوانی بزانین لە ڕووی ئیعلامیەوە چ هێزێکی نەرم بەکارهێنراوە تاکو خەڵک قەنەعەت پێبن بە کولتور و سیاست و بیرکردنەوەی وڵاتێکی دەرەوەی جیاواز لە وڵاتی خۆمان بەڵێ بێگومان لەوەی کە بڵین هێزی نەرم وەکوی کە باسماکە چەندین ڕێگا هەیە بۆ پیادەکردنی هێزی نەرم ڕاگەیاندنەکان یەکێکن لەو ڕێگەیانە یاخود یەکێکن لەو دەرچانی کە دەتوانین بڵین پیادەکردنی هێزی نەرمی تێدا بەرجەستە دەکرێت یەکێکە لەو ڕێگانە ینی ئەوە نیە بڵین هەیە بێ بەڵامیشێک لەو ڕێگانە کە وەکو باسمان کرد ڕاگەاندن و ئیعلامە چەندین ڕێگەی تر هەیە وەکو باسیشمان کرد هێزی نەرم کە ئەمریکا بەو شێوازە فراوانە ئیشی لەسەر کردووە کاری لەسەر کردووە بیرمان نەچێت دوجار هەژمون و سیاست و کللتور و عادەت و تەقالیدی ئەمریکا بەسەر جیهان نازاڵەکە دوجار ئەمەیە کەوا دەکات کە بەسەر جیهان نازاڵ بە عادەت و تەقالیدیکی وڵاتێکی زلی هێزی وەکو ئەمریکا ئەمەش وەکو باسمان کرد ڕاگەاندنی شێکە لەو ڕێگانە بەڵام چەندین ڕێگەی تر هەیە بۆ گەیاندنی هێزی نەرم جا هەر لە ڕێگەی خواردنە ئەو خواردن و خواردنانە بێت کە ڕۆژانە بەکاردێنێت بۆ نمونە ماکدۆناڵد کە خواردنێکی ئەمریکیە و کە جیهانی لە 192 وڵاتە تقریبا ئەوەنە وڵاتی 12 وڵاتە تقریبا لەو نزیکانەیە نوێنەرولەکان هەیە و کوردستانی یەکێکە لەو وڵاتانی کە دەتوانین بڵین لقی مادۆناڵی تایە BBC ئەوەی کە کۆکاکۆلا و BBC کە خواردنەوەیکی جینە ئێستا پەرە بەم خواردنەوە گازیانە دراوە کە بە پێی خواست و حەز و ویستی تاکەکان بێ بۆ نمونە ئەگەر لە پێشووترا BBC تەنها خواردنەوەیکی گازی ڕەش بوو بێ ئێستا هەساوە چەندین باری دیکی تێکەڵ کردووە بۆ نمونە بە سێڤنە ئایدی بە BBC وە چەندین خواردنی تری تێکەڵەکە کە هەر خواردنەوەی گازیە بەڵام دەلالە لە سیاسەتی ئەمریکا دەکاوەکو لایەنێکی کۆمەڵایەتی بۆیە بە بەرەو پێشچوونی کۆمەڵگەکان و بەرەو پێشچوونی ئەلام و ڕاگەیاندن بە تایبەتی تری دەتوانم بڵێم لە دوای دەرکەوتنی ئەنتەرنێت وای کرد کە دەرفەتی زیاتر بۆ هێزی نەرم بڕاقسێ واتە زیاتر بەرجەستەی هێزی نەرم بکرێت لە جیهاندا وەکو باسیشمان کرد ئەمریکا لەم ڕۆ باڵادەستی خۆی تایە نەک هەر لە بواری خواردنەوە و لە ڕووی عادەت و تەقالی دەتوانین بڵین لە ڕووی بابەتی سینەماییەوە ئەگەر چی سینەما ڕەنگە لە کۆمەلگەی کوردیدا ئێستا تۆزێک دوورە پەرێزی هەبێت تاکەکانی کۆمەلگە لە بواری سینەمادا بەڵام لە کۆمەلگەیەکی وەکو ئەمریکیدا ئێستش فلیمەکانی هۆڵید و بۆلید و ئەوانە لە ئاسی باڵایەدا خەڵاتی ئۆسکاری بۆ تەرخان کراوە کە ئەمانە هەموویان دوجار ئەوەش لەوێیە ببوورە بڕیمیت بەڵام لەوێش ئەوەش سیاسەتێکی ترە بۆلیود و هۆلیود هەردووکی لە ئەمریکایە بەڵام فلیمەکانی بۆلیود ناگاتەوە بە هۆلیود یعنی فلیمە هندیەکان ناگاتەوە بە ئەمریکەکان لە کاتێکە هەردووکیان دوو ستۆریۆی زۆر گەورەی جیهانیان هەیە پارێکی زۆر باشیشی بۆ تەرخانەکرێت ساڵانە عەرزی زۆر باشیشیان هەیە من لە منافەسەی بینی ئەو دوو گەڕام بەڵام نوکو هێزێکی نەرم حەزم کرد بیناسیێنم ئەمە دوجار سیاست دەلالە لە سیاسەتی ئەو وڵاتاکە هەروەکوی کە چۆن کۆمپانیای فۆرد کە کۆمپانیایشی ئەمریکیە سە باڵادەستێکی زۆر باشی هەیە دەبینی سیارەکانی فۆرد سیارەی زەخبن سیارەی قەبەن سیارەی کنکە لە چاو سیارەیەکی وەکو توێتا و ئەوانی کە سەر بە وڵاتەکانی
دیکەن سیارێکە لە ڕووی کوالیتی لە ڕووی حەجم و بەهێزی دەرەخات ئەمە نیشانەوەیە کە هێزی نەرمی وڵاتێکی وەکو ئەمریکا دەرەکات بۆیە ئەمانە چەسپاندنی لە مێشکی تاکەکانی کۆمەڵگایەوە دووبارەکردنەوەی ئەمە کە خۆی لە خۆی وا دەکات کە تاکەکان لە مێشکیانە چەسپاندنێک هەبێ بۆی کە تۆ بەرهەمیشی ئەمریکی لە ڕووی کوالیتی و بە بەهێز ببینی ئەمە وا دەکات لە ڕێگەی ڕاگەیاندنەکانەوە زۆر بە باشی بگەێنێتە تاکەکان بە دووبارەکردنەوەی ئەم بەرهەمانە کۆکاکۆلا لە ساڵی 1970ەکانەوە هەیە دەبینین چەندها جار ئەم بەرهەمە دووبارە کراوەتەوە تازە کراوەتەوە وای کراوە کە ئەم بەرهەمە لەنەوەیەک بۆ نەوەیشی تر بگوازرێتەوە یعنی گەاندنی پەیامە میدیایەکان پەیامەکانی کە لە ڕێگەی هێزی نەرمە لە ڕێگەی ئەعلامەوە فراوانبوونی بەخۆی بینیوە بە تایبەتی تر وەکو باسمان کرد لە دوای دەرکەوتنی ئەنتەرنێتەوە وای کردووە کە هێزی نەرم دەرگایەکی زیاتری لە ڕووی گیانی بۆ فراوان بکرێت لەوەی کە پیادە بکرێت لە وڵاتان و بە تایبەتی لە وڵاتانی تازە پێگەیشت بە تایبەت ئەمە لە ڕووی شتە فیزیکیەکان وەکو باس کرد بەڵام ئەگەر بینە سەر سۆشیال میدیاکان مەسەلەن لە دەروی وڵات لە ئەمریکا لە بەریتانیا کاتێک کەسێک ڤیددیۆیەک دروست دەکات پارەی ئەدرێتە لە یوتیوب ئەم ڤیددیۆیە بڵاوە بێتەوانە زۆرترین ڤیو ئەبێ وا ئەکات کەسانی کە وڵاتێک حەست بکەن ئەو شتێ ئەو دووبارە بکەنەوە مواکە کللتوری ئەو وڵاتە زۆر تێکەڵی وڵاتانی جیهان بێ وا بکەن تەغلیدیان بکەنەوەوانە ئەمەش قەناعەت پێکردنی کارەکتەری دووەمە ئەمەش یەکێکی ترە لە هێزی نەرم بەڵام عفو بێگومان ئەو قسە زۆر تەواوە ئەگەر تۆ تەماشای گیانیش بکەیت گیان بەرەوزەی مەحەدبوونێک دەبینرێت یعنی ئەوەی کە گیانە بینرێت لە ڕووی لە ڕووی زمان بێ یاخود لە ڕووی عادەت و تەقالید بێ بۆ نمونە کۆمەڵێک مەسائل پێش ئەوەی کە ئەنتەرنێت دەربکەوێ کۆمەڵە مەسائل و عادەت و تەقالیدی کۆمەڵگەکان هەبوو ڕەنگە هەری کۆمەڵگەیەکی خۆی بوو بێ بۆ نمونە لە دوای بۆ نمونەگە عادەت و تەقالیدێکی کۆمەڵگەی کوردی باس بکەین کۆمەڵگەیکی کوردی جیاواز بۆ لەگە کۆمەڵگەیەکی تورکیا لەگە کۆمەڵگەیەکی هندیە ئەمە جیاواز بوو بەڵام بە دەرکەوتنی لایەنە ئەعلامیەکان و بە تایبەتی پەرەپێدانی بواری ڕۆژنامە و گۆڤار و ئەمڕازەکانی ڕاگەاندن بە شێوەیەکی گشتی لە زمنیشانە ئەنتەرنێت کە بە وەسیلەیەکی گرنگ دادرێن وای کرد کە جیهان بەرەوزەی مەحەدبوونێک بەخۆی ببینێت جیهان بەوە ئەو بینێت کە یەکپۆشیەک ببینێت لە ڕووی عادەت و تەقالیدەکان قاڵێکی تریان لە ڕووی زمانەوە دەبینین کۆمەڵێک مستەڵح چۆن کۆمەڵە مستەڵح هاتوۆتە ناو زمانی کوردیەوە تەنانەت کەسانی نەخوێنەواری ئێستا دەرێک بەماکەن بۆ نمونە ئەگەر لە نەوەتەکان باسی لایک و کۆمنتت بکردا لەوانەیە خەڵکە نەیزانێ باسی شێ ئێستا وای لێ هاتووە کەسانێک کە خوێنەواریشیان نییە ئەزانێ لایک چیە ئەزانێ کۆمنت چییە بۆیە ئەمە وای کردووە کە فعلەن لە گەیاندنی پامە میدیایەکان بە تایبەتی لە سۆشیال میدیایە وای کردووە کە ئەو ڕێگەیەشی فراوانتر کردوێتەوە بۆ من ئەگەر لە ڕابردووە کەسێک خوێنەواری نەبووە نێتوانی کتێبێک بخوێنێتەوە نێتوانی پەیوەندی لەگەڵ بۆ نمونە ئامێرێکی وەکو ئامێرە چاپکراوەکان وەکو گۆڤار و ڕۆژنامەمانە هەبێ بۆیە ئەمە ئەگەر لە ڕابردوودا گرفت بوو بێ بۆ کەسێکە خوێنەواری نەبووە یاخود بەلدیوێکی کەسێک لە بواری پەروەردە نەیتوانیوە خۆی قاڵبکاتەوە نێتوانی کتێبە بخوێنێتەوە ئەمڕۆ ئەمە کاڵبووەتەوە ئەمە کاڵبوونەوەی بەخۆی بینیوە کە جیهان بە شێوەیەکی گشتی بەرەوزەی مەحەدبوونێکە چێ و عادەت و تەقالیدەکان تێکەڵ بووە و ئەگەر نمونە لەسەر کۆمەڵگەی خۆمان بینینەوە کۆمەڵگەی کوردی لە پێش پەنجاکانی سەدەی ڕابردوودا ڕەنگە بۆ ئافرەت زۆر زەحمەت بوو بێ نەک لە کەناڵێکی ڕاگەاندن تەنانەت لە بازارێکا دەربکەوێت کە ئێستا دەبینین شەوان بە بەراوردێ بکەین لەگەڵ ئێستا ئەبینی شەوان ئافرەت لایڤەکاتەوە لە فەیسبووکەکەی خۆیەوە دەرکەوتنی هەیە کۆمیونیکیشنی لەگەڵ چواردەوریا زیاتر بووە بۆیە ئەمە کاریگەری ئەو ئامڕازانی ڕاگەاندنەوە بە تایبەتی لە کۆمەڵگەی کوردی داوەکو باسماکرد لە دوای نەوەتەکانەوە کە بەرلێشاو ئامێرەکانی تەکنەلۆژیا هاتە کۆمەڵگەی کوردی و وای کرد کە بەرکەوتی تاکەکانی کۆمەڵگەی کوردی بە تەکنەلۆژیا زیاتر بێ هەرچەندە من خۆم لەم ڕۆژوە تێبینیم لەسەر ئەوە هەیە کە کۆمەڵگەی کوردی ڕەنگە لە ڕووی تەکنەلۆژیاوە ئێمە گرفتمان هەبێ بەڵام دوجار توانرا یاخود دەتوانین بڵین دوجار بەرکەوتنی تاکەکانی کۆمەڵگەی کوردیش وای کرد کە شان بەشانی دەوڵەتەکانی دیکە لە ڕووی درامات تووشەکانەوەی کە ئێستا کاریگەری لەسەر کۆمەڵگەی کوردی هەیە باش ئەمیش باسی ئەوە بکەم هێزی نەرم ئێستا ئەو دراماتورکیانە وەکو هێزێکی نەرمە عادەت و تەقالیدی وڵاتی تورکیا بە تایبەتی وڵاتی تورکیا دەهێنێتە ناو کۆمەڵگەکانی ترەوانە ئەو هێزە پەیوەندیەکی پێچەوانەیە باشە ڕەنگە بۆ
وڵاتی بە ئامانجگیرا و شتێکی باش نەبێ تا چەنە گرنگە کەەوە تا هۆشیاری ئەوەی هەبێ نەبێ بە قوربانی هەموو شتێک نەبێ بە قوربانی هەموو سیاسەتێک موبایلەکە لە بەردەستمانەیە لە ناو ماڵەکەمانەیە تێگەی لە بەردەممانەیە لە دایک و باوک و خوشک و برا و مناڵەکەشمان لێمان نزیکترە بەڵام چۆن بتوانین کۆنتترۆلی خۆمانکەین کە بە هەموو شتێک قەناعەت نەکەین بەوەی کە ئیبینین و خۆمان لە دەست نەدەین بێگومان لە ڕۆژگاری ئەمڕۆدا بە تایبەتی لە ئەم سمارتفۆنانی کە ئێستا هەیە شێوازی دەرگاوان زۆر لاواز بووە ینی تۆ شتێک نەماوەتەوە بۆ تۆ بتوانانی دەرگاوانێک بۆ بوارەکانی تەکنۆلۆژیا دابنی ئەوەی کە دەمێنێتەوە تاکەشت ئەوەیە کە تۆ ئەوەی کە باسە کرد ئەوەیە کە بریتە لەوەی کە پێویستە تۆ هۆشیاری بی بە تاکەکان من ئەتوانم بڵێم کاریگەری دراماکان جا تووشی بێ یاخود ئەوانی کە دراما هەندێکان بێ یاخود هەر درامایکی دیکەی ئەوروپی بێوانی کە باسەکرێ و پەخشەکرێ کاریگەری زۆری هەیە لەسەر کۆمەڵگەی کوردی بە تایبەتی و لە کۆمەڵگەکانی دیکەش بیرمان نەچێ هەر نەتەوەی کورد نییە کە سەیری دراما تووشیەکانەکە نەتەوەی عەرەبەیە فارسەیە نەتەوەکانی دیکەی چواردەورمانەیە کە ئەمانش تەماشاکەری بەردەوامی دراماکانن بە تایبەتی دراما تووشی و هەندیەکان بۆیە ئەوەی کە دەتوانی بڵین تەنها ئەوەیە کە تۆ بتوانانی هۆشیاری بێ بە تاکەکان ینی تاکە ڕێگەی کە تۆ بتوانانی ڕێگری لێ بکەیت وەکووتمان سیستەمی دەرگاوانی لاواز بووە لە کەناڵەکانی ڕاگەاندن چونکە ئێستا بەو شێوە فراوانی کە ئێستا کەناڵەکانی ڕاگەاندن کاریگەریان هەیە تۆ تاکاشت بتانی ڕێگری لێ بکەی بریتە لەوەی کە بتانی لە ڕێگەی تەنها پێدانی وەشاری لە ئەو بابەتە تەکنۆلۆژیانی کە دێت و دروست دەبێت چونکە تەکنۆلۆژیا بە بەردەوامی گۆڕانکاری بەسەرایەت وەکو باسم کە من خۆم تێبینیم هەیە لە هەیە تەکنۆلۆژیا لە کوردستانیشدا بەجددی ئەمە وەکو کۆمەڵگەی کوردی توانیمانە لە ڕووی تەکنۆلۆژیاوە خۆی تەکنۆلۆژیا دوو وشەیە تەکنیک و لۆژیکە ئێمە وەکو خۆمان تەنها تەکنیکەکەیمان وەرگرت و لە ڕووی لۆژیکەکە زۆر ئیسفادەمان لێ نەکردووە ینی هۆشیاریمان نەداوە بە تاکەکان تەکنیکەکەمان هێناوە ئەمریکا توانین بەکاربێنین تاکەکانی کۆمەڵگەی کوردی هەمومان نتوانین ئەمریکان بەکاربێنین بەڵام لە ڕووی لۆژیکی و چۆنم ئامێرە بەکارێنین ئەوانەی کە باس دەکرێت بۆ نمونە داهێنەری فەیسبووکە ئەو کەسی کە فەیسبووکی داهێناوە خۆی مناڵ و عیلەکەوی کە باسەکرێ نالە فەیسبوو بەکاربێنێ لەبەرچی لەبەرەوەی ئەزانێت کە ئەمیکە داهێنا و کاریگەری خراپی هەیە لەسەر مناڵەکانی بۆیە کۆمەڵگەی کوردیش ئەتوانین بڵین کۆمەڵگەیەکە ڕاستە بە خێرایی کرایەوە لەگەڵ جیهاندا چونکە پێشنەوەتەکان ئەمانە قورس بوو لە کۆمەڵگەیەکی کوردی تەنانەت بۆ لایەنە سینەمایەکانی یاخود ئەو بابەتانی کە پێشکەشەکرا لە بواری دراما و دراما کوردیەکانە دەمابینی هەر پیا بۆ ڕۆڵی ئافرەتیە بینی واتە تەنانەت بە شێوازێکی داخرا و لە هەشتاکانە پیا بوو ڕۆڵی ئافرەتیە بینی لە هەفتاکانە بامان شێوە دواتر لە نەوتەکانە مەکرایەوە بۆی ئەم کرانەوە فراوانە بە خێرایی کە لەگەڵ بوارەکانی تەکنۆلۆژیا و ئامێرەکانی تەکنۆلۆژیا هەبوو ئێمە وەکو کورتوانیمان تەنها ئیسفادە لە تەکنیکەکە بکەین لۆژیکەکەیمان بەداخەوە نەماتوانێت بکەین بۆیە پێویستە ڕاگەاندن بە دەرەجە یەکەم کاریگەری تەکنۆلۆژیا و کاریگەری و زیانەکانی تەکنۆلۆژیا بۆ تاکەکانی کۆمەڵگە ڕوون بکاتەوە باشە کاکدانام ڕخنەیەک لە هێزی نەرمەگیرێ بۆی کە تەنها خاوەن کۆمپانیاکان و ڕێکخراوەکان و کۆمەڵگە نێودوڵەتەکان خاوەنی هێزی نەرم نین شەقامیش خۆی لە خۆیان هێزێکی نەرمە دەتوانێت کاریگەری و هەژمونی خۆی بە هێزی نەرم بسەپێنێت دروستی بکات یعنی لێرە ئەمە ئەوەم بۆ ڕوونکەیتەوانێ هێز تەنها پەیوەست نییە بە دەوڵەت و حکومەتەوە خۆی لە خۆیە کۆمەڵگەش هێزی خۆی هەیە و دەتوانێت ئەو ئایدیا و بیر و باوەڕی خۆی و پێداویستی خۆی هەیەی دەتوانێت بیگەێنێت ئەمە چۆن دەکرێت بێگومان کۆمەڵگەکان لە ڕۆژگاری ئەمڕۆدا بەو شێوازە چۆنە لە دیموکراسی کە ئێستا پەیڕەو دەکرێت لە جیهاندا کۆمەڵگە ئەتوانێت لە ڕێگەی خۆپیشاندانەوە کاریگەری خۆی بە تایبەتی وڵاتان لە ڕێگەی خۆپیشاندانەوە کاریگەری دەکەنە سەر وڵاتەکان جا ئەمەش لە ڕێگەی پیادەکردنی خۆپیشاندان کە لە وڵاتەکان هەیە بۆ داواکردنی مافی میلەتان خۆیان بۆیە میلەت دەتوانێت یاخود دەتوانین بڵین دانیشتوانی وڵاتەکان دەتوانن لە ڕێگەی پیادەکردنی هێزی نەرم لە ڕێگەی خۆپیشاندانەکانەوە وا بکەن کە تەنانەت لە ماوەی پێشووتردا وەکوی کە باسمان کرد لە بەهاری عەرەبیدا توانرا دەوڵەتەکان بگۆڕێ ینی سەرۆکی وڵات گۆڕدرا لە ڕێگەی خۆپیشاندانەوە بۆیە ئەمە ئەو دەرچەیە یاخود ئەمە ئەو ڕێگەیە کە دەتوانین میلەت بیگرێتە بەر بۆ ئەوی
پیادە هێزی نەرمی خۆی بکە هێزی نەرم تەنها پێوەست نەبێ بەوەی کە لە دەوڵەتەوە بچەسپێنرێ بەسەر تاکەکانی کۆمەڵگەدا و بە پێچەوانە باڵکولانێ لەنێوان دوو تاکە ڕووبە لەنێوان دوو تاکە ڕوودا ئەچیت ئەمە واقعەکە هەروەکو چۆن باسمان کرد ینی ئەلام ڕاگەاندنیش بە هەمان شێوە ئەگەر ڕاگەاندن لە پێشووتردا شێوازێکی یەک ئاڕاستەی هەبوو بێت تەنها نێنەر بوو بێت لەوەی کە پامێک بگەێنێ بە خەڵک ئێستا وای لێ هاتووە لە ڕێگەی سوۆسیال میدیا و لە ڕێگەی ئایفۆن و مۆبایلەکانەوە دەتوانرێت شێوازێکی دوولایەنە بێت ینی لە کەسێک لە هەمان کاتاتوانێت نێدەر بێ هەم وەرگریش بێ ئەمە خاڵێکە لە خاڵەکان خاڵێکی تیان ئەوەیە کە لە ڕێگەی ستیزن جۆرنالیزم واتە ڕۆژنامەنووسی هاوڵاتیەوە تاکەکان توانیوانە کە تاکێک ئەتوانێت لە ڕۆژگاری ئەمڕۆدا پیادەی هێزی نەرمی خۆی بکات دەبینین ئەمەش ئەتوانین بڵین بۆ بە سەرچاوی داهاتیش بۆ تاکەکان تاکێک لە کۆمەڵگەیەکدا دەبینی شەوان لای بکاتەوە چەنەها ویوی هەیە چەنەها کەس دانیشە بە دیارەوەی کە گوێ لە تاکەکان بگرێت جاتر بۆ لایانی کار بەسەربردن بێوەکەوەی کە هەیە یاخود بۆ لایانی زانست و معریفە بێ بە هەش لایەکیان بێت گرنگەوەی کە تاکێک وەکو ڕۆژنامەنووسێکی هاوڵاتی دەتوانێت پەیامی خۆی بڵاو بکاتەوە کە ئەمەش دوجار دەتوانین بیبەسینەوە بەوەی کە هێزی نەرمی تاکەکانە بەسەر دەوڵەتەکانە ئەگەر لە ڕابردوودا بۆ نمونە کۆمەڵە کەسانی فیگەری کۆمەڵگەکان دیار بوو بێتن لەوەی کە پەیامیان هەبووی بۆ کۆمەلگا لە ڕۆژگاری ئەمڕۆدا تاکێک ئەگەر خوێنەواریشی نەبێت وەکو باسمان کرد کۆمەڵە لانی معریفیشی بەرز نەبێت دەتوانێت لە ڕێگەی مۆبایلەکەی دەستەوە شەوان پەیامی خۆی بگەێنێ بە خەڵکی و ویوی هەبێت چەنەها کەس ئێستا لەم کۆتایانەیە دەرکەوتونە ئاسێکی جەماوەری زۆر باڵیان هەیە بەڵام بە ناوی دەتوانین بڵێن بەڵام لەبەر بەرنامەکە خۆش ناوی کەس بڵێ ڕەنگە لە ئاسی معریفەیەکی بەرزانە بن بەڵام خەڵکێکی زۆر پاڵپشتیانەکە ساپۆرتی شەکانیانەکە تەنها لەبەرەوەی کە کەسانێکن ڕەنگە قسەی خۆش بکەن کەسانێکن ڕەنگە لە ڕووی پێگی کۆمەڵایەتیەوە پەیوەندیەکی باشانە بێ حەز بکەن پەیام بگەێنن بە خەڵک بۆی ئەمە وای کردووەکە هێزی نەرم پێوەست نەبێت تەنانەت بە کەسە فیگەرەکانی کۆمەڵگاشەوە ینی کەسە دیارەکانی ئەوانی کە بارزن دیارن لەناو کۆمەڵگەدا بەڵکو کەسێکی ئاسایش بتوانێت سیاسەتی پەیڕەوی هێزی نەرم بکات لە جیهاندا. باشە کاکدانا دو پرسیارم بۆ تۆ هێزی نەرم ئەکرێت هەمیشە سوودبەخش بێ؟ بێگومان هەموو نەکرد هێزی نەرم هەموو هێزەکانی دەرلانی ئیجابی و سلبی هەیە هێزی نەرمیش بێگومان ئەوانی کە باسمان کرد زۆر لانی سوودبەخشمان باس کرد لەوەی کە تۆ هێزی نەرمە کە توانیوێتی ببێ بە سەرچاوێکی داهات بۆ زۆر کەس ئەومان بیر نەچێەوە هێزی نەرمە توانوێتی کە ببێ بەلایەنێکی ناوەندێک بۆ سیاست و هەژمونی وڵاتێکی تازە پێگەیشت و بۆ وڵاتێکی بەهێز بۆیە وەکوی کە لانی سوودبەخشی هەبووە کە لاەنە سوودبەخشەکانی زۆرە بێگومان لانی زەرریشی هەیە لاەنە زەرەرەکانی هێزی نەرم زۆرن ئەگەر بە کورتی باسی بکەین بریتێ لەوەی کە دوجار تۆ داگیرکردنی وڵاتەکانە داگیرکردنی جیهانە داگیرکردنی هەموو کۆمەڵگەیە بەسە بۆ یەک دەوڵەت کاویژ وڵاتێکی زل هێزە خۆی ئەمە دوجار ڕێگەریکردنە لە ئازادی تاک ڕێگەریکردنە لەوەی کە مافی تاک بەدەستنێ مافی وڵاتان بەدەست دەستەبەر نەبێ بۆیە ئەمە لەلایەکی دیکەوە توانی بڵین زەرری داوە لە وەکو زیانێک تەماشاکرێ بۆ تاکەکانی کۆمەڵگەکان بۆ ئەو وڵاتانی کە وڵاتێکن ئەیانوێ هەناسەی ئازادی هەڵمژن بۆیە لەم لایەنەوە زەرری هەبوو بۆ کۆمەڵگەکان. زۆر باشە لە کۆتایە کاڵبوونەوەی کولتورە و بە کولتوربوونی هەموو جیهانە بۆ یەکتانە. کاکدانا زۆر خۆشحاڵم ئەمڕۆ لێرە هەرچەنە بابەتەکەمان زۆر شتی تری لە خۆ دەگرت زۆر بواری تری لە خۆ دەگرت بەڵام کاتی بەرنامەمان هەر ئەوەیە ئینشاڵڵا بتوانین لە داهاتوودا بەرنامەی زیاتری لەسەر بکەین تاکو زیاتر بۆ خەڵک بناسرێت ئەم سیاسەتە. زۆر سپاس بۆ تۆ کامڕۆ لەگەڵمە ئامادە بوویت لە کۆتایی شتێکت نەماوە وڵات دووبارە سوپاس بۆ ئێوە بێگومان هێزی نەرم یەکێکە لەو هێزانی کە لە ڕۆژگاری ئەمڕۆدا زۆربەی وڵاتان پێوی پابندن و پێوی دەستەبەرێکن و ئیشی لەسەرەکەن بۆیە تاکە شت ئەوەی کە ماوە لە کۆتاییدا ئێمەژی شەڵاو و میلەتی کورد بتوانین پیادە بە هێزی نەرمی خۆمان بین و ئەوەی کە ئومێدبەخشەکە هەم سەرۆکی حکوومەت هەم سەرۆکی هەرێمی کوردستان و هەم وەزارەتە حکوومەتی هەرێمی کوردستان هەوڵێکی جددیدەن بۆی کە بتوانن لە پیادەکردنی هێزی نەرمدا بەو ئومێدی بتوانین ئێمەش لە داهاتوە وەکو وڵاتێکی زل هێز بتوانین هێزی نەرمی خۆمان پیادە بکەین دەستی بۆ ئومێدین ئێمەش هیوای سەرکەوتن بۆ خوازم وەڵە بینەران هیوادارم سووتان لە زانیاریەکانمان وەرگرت بێت تا بەرنامەیەکی تری ئێوارەی سلێمانی بەخواتان ئەسپێرم کاتێکی شات.